بە بۆنەی تێپەڕنی 72 ساڵ بەسەر ڕاگەیاندنی جیهانی مافەکانی مرۆڤ 805 کەسایەتی تورکیا کە پێک دێن لە نووسەران و ڕۆژنامەنووسان و ئەکادیمیست و مافناسان و پزیشکان ڕاگەندراوێکی هاوبەشیان بڵاو کردەوە. لە ڕاگەندراوەکەدا داوایان کردووە کە هەموو لایەک هەوڵەکانیان چڕ بکەنەوە بۆ ئەوەی تورکیا لە بنمیچی ڕژێمی تاکەکەسی ڕەجەب تەیب ئەردۆغان بێننە دەر. واژۆکەرانی ڕاگەیەندراوەکە داوایان کردووە تورکیا لەم قۆناغە سەخت و ڕادیکاڵی تێدایە بگوازنەوە بۆ قۆناغێک کە ڕێز لە مافەکانی مرۆڤ و ئازادی ڕادەربرین بگرێت و پەیوەندیەکانی لەگەڵ جیهانی دەرەوەدا هەڵگیری پەیامێکی ئاشتیانە بێت. هەروەها ئاماژە بەوەش دەکەن کە ئەردۆغان پابەندی هیچ سیستەمێکی حکومڕانی نییە جگە لە بەڕێوەبردننی وڵات بە بڕیارە تاکڕەویەکانی و داوای سیناریویەکی نوێ دەکەن بۆ بەڕێوەبردننی وڵات چونکە پێیان وایە بەڵێنەکانی ئەکەپا بۆ ئەنجامدانی چاکسازی تەنیا دروشمی هەڵخەڵەتاندنی هاوڵاتیان بوون. واژۆکەرانی ڕاگەندراوەکە دەڵێن هیچ چاکسازیەک بەدی نایەت ئەگەر ئەو خاڵانە پیادە نەکرێن. یەکەمیان ڕاگەیاندنی لێخۆشببوونی دادوەرانە بۆ زیندانی کراوانی سیاسی بەبێ گەڕانەوە بۆ بڕیاری میزاجی لە چوارچێوەی دەسەڵاتی دادوەریدا. دووەمیان ئازادکردنی سەرجەم بەندکراوانی سیاسی سەر بە ئۆپۆزیسیۆن بە پێی بنەماکانی دادگای دەستوری و دادگای ئەوروپی بۆ مافەکانی مرۆڤ. هەروەها پێداچوونەوە بۆ مافەکانی هەزاران لە کارمەندانی کەرتە جیاوازەکان لە تورکیا کە بە تۆمەتی جیاواز و بێدادگایکردنی دادوەرانە لە کارەکانیان دوورخراونەتەوە. داواش دەکەن سربەخۆی بۆ دادگاکان بگەڕێتەوە و ڕێخستنەوە بۆ ئەنجومەنی دادوەری و داواکاری گشتی بکرێتەوە. جگە لەوەش 80 سەرۆک شارەوانی کە بە شێوەیەکی نایاسایی لە کارەکانیان دوورخراونەتەوە بگەڕێندرێنەوە سەر کارەکانیان. پارێزگاری لە مافەکانی ژنان و بەرەو پێشەوەبرنی کەرتی تەندروستی و دابینکردنی پێداویستەکانی خەڵک وەک نیشتەجێبوون و پەروەردە و دەرمان لە ڕێگەی بودجەیەکی تایبەت بەشێکی دیکەی داواکاری هاوبەشی نوێنەرانی توێژەکانە لە تورکیا.